ئازیزان لە دوا گفتوگۆمانە باز لە هۆکارەکانی دروستبوونی ترس و ڕەوانە و چارەسەرکردنی ئەم ترساکەین لە منداڵاندا با بزانین چۆن ئەگەر منداڵێک لە هەر بابەتێک ترسا بێ دایک و باوک بە چ شێوازێک مامەڵی لەگەڵا بکە. ئەم بابەتە تاوەتوێکن لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا یوسف عەبدوڵڵا قادر کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و چارەسەرکاری دەرونین. مامۆستا سڵاو لێ بێ بەیانی باش بێت. بەیانی باش مامۆستا. زۆر بەخێر. بینەران و کارمەندان باش زۆر سپاس بۆتۆ. مامۆستا با سەرەتا لە خودی ترسەوە دەست پێ بکەین. ترس لە لای مناڵ چییە؟ ئەم ترسە بەهۆی چیەوە دروستە بێت؟ دوو پرسیارە پێویستی بە کۆمەڵێک پێویست بە کاتێکی باشێ بۆ وەڵامدانەوە. بۆی ئێمە لە ترس تێبگەین بە وردی پێویستە جیاوازی نێوان سێ چەمک بکەین کە یەکەمیان بە ئینگلیزی پێی دەڵێن فیر یان خەوف، ئەوەی کە ترسێکی ئاساییە چۆن کاردانەوەیەکی سروشتی مرۆڤە کەوا دەکات مرۆڤەکە خۆی بە دوور بگرێت لە شتێکی مەترسیدار. ئەویان ترسێکی ئاساییە و یارمەتیدەرە و پارێزگاری لە مانەوەی مرۆڤەکە دەکات. زۆرێکی ترمانەیە کە پێی دەڵێن فۆبیا کە ئەویان دەکەوێتە قاڵبی گرفتێکی دەرونیەوە. فۆبیا ترسی مرۆڤە لە شتێک کە لە ئەسڵدا مەترسیدار و زیان بەخش نییە. ئەو کۆمەڵە شێواز لە ترسمانەیە، هەمانە ترسی تایبەت بۆ منە کەسەکە لە شتێکی تایبەت دەترسێت یاخود لە بارودۆخێکی تایبەت دەترسێت بۆ نەوەک ترس لە خوێن، ترس لە ئاژەڵان، ترس لە بوومە لەرزە و کارەساتی سروشتی، ترس لە فڕین و هەمانە کەسەکە لە بارودۆخ و مووقیفە کۆمەڵایەتیەکان ترس و قەلەقی بۆ دروست دەبێت و هەشمانە کەسەکە دڵەڕاوچی و ترسێکی گشتی هەیە لەوەی کۆمەڵە شتی خراپ ڕوودات. ئەوەی سێمیان کە پێی دەڵێن دڵەڕاوچێ هیچ شتێ لە ئارادا نییە، کەسەکە نزیک نەبووتەوە لە سەرچاوە هیچ ترسێک، واتە شتێکی دیاریکراو نییە سەرچاوی ترسەکە لە خەیاڵی خۆیدا نیگەرانە لەوەی کە کۆمەڵە شتی خراپ لە داهاتوودا ڕوودەدا بۆ نەدایکم لەدەست دەدەم، کارەکەم لەدەست دەچێت، تووشی کارەسات دەبم، کۆمەڵێک بیرکردنەوەی نەرێنی لە خەیاڵی خۆیدا داناوە کەوان پێی دەڵێن دڵەڕاوچێ. ئەوەی سەرەتا پێی دەڵێن خەوف، ئەوەی کە ئێمە زیاتر قسەی لەسەر دەکرێوەکو گرفتێکی دەرونی کە پێی دەڵێن ترس، پێی دەڵێن ترسی تایبەت کە تەرجمەی سپێسیفیک فۆبیا. باش ئەوەی کە لە مناڵە هەیە کام جۆری ترسەیە؟ ئۆکەی. بە پێی تەمەن و بە پێی هۆکارەکان و بە پێی کاردانەوەکانی منداڵەکە دیاری دەکرێت. مناڵێک کە بۆ لە ئاژەڵە ترسێت ترسی تایبەتە. دەترسە تایبەتەکان ئێمە 5 جۆرمان هەیە. ئەوەیە کە تێیدا کەسەکە لە شتێک یاخود لە بارودۆخێکی تایبەت و دیاریکراوە ترسێت، کاردانەوە و ئینفعالێکی زیاد لە پێویستی هەیە کە ناتوانێت کۆنتترۆلی بکات کاتێک نزیک دەبێتەوە لەو سەرچاوی ترسا کە لە ئەسڵدا سەرچاوەکە مەترسیدار نییە. هەمانە ترس لە ئاژەڵۆک و ترس لە سەگ لە پشیلە لەو ئاژەڵانەی کە بێ زیانن. ترس لە ئاژەڵێک کە زیان بەخشە بوونەوە، ترس لە شێر کەس ناتوانێت بڵێ نەخۆشیە. کاتێک تۆ لە شێرێک نزیبیەوە ئەگەر ترسن نەبێت ئەوان گرفتێکە. بەڵام ترس لە ئاژەڵە بێزیانەکان جۆرێکە لە ترسی تایبەت کە لە مناڵاندا هەیە و ترس لە خوێن و لە دەرزی لێدان و ئەو بابەتانە کە ترسێکی باوە. باشە مامۆستا زۆر جار ئەو ترسی کە مناڵێک لە ئاژەڵە ترسێ گەورەکان وای لێ ناکا کە لی ترسێت. ئێسای بینی زۆر جار مناڵ خۆی هەموو شتەکانی و بە تایبەتی لەگەڵ ئاژەڵە هەر زۆر حەزەکات تێکەڵبوونی هەبێت، بەڵام گەورەکان بۆەوەی ترسێن ئەمە واو لێکات، ئەمەیان واو لێکات، یعنی ئەمە لەگەڵمانە هاتوو بەس لە بەروی مناڵەکە تو شتێک نەکات. ئەمە بۆ چەند تێڕوانین و بیردۆز و مۆدلێکێ بۆ لێکدانەوەی چۆنیەتی دروستبوونی ترس. ئەگەر کاتەبێ حەزەکەم بە کورتی باسیێرەکەیان بکەم. هەر لە سەرەتای لە کۆتایی 1970ەکانەوە بیردۆزی دەروون شیکاری وا ئاماژەی بۆ ترس کردووە کە ئەو ترسەی مناڵەکە بوون لە ئاژەڵێکێتی لە ئەسڵدا ترس نییە لەو ئاژەڵە، ترسە لە شتێکی تر بوون لە باوکی لە دایکی دەیداتە پاڵە ئاژەڵە، چکە ناتوانێت بەرامبەر باوکی ئەو ئینفعالاتانە دەرخات، ترسەکە دەگۆڕێت بۆ ئاژەڵێک. هەروەکەوەی کە فرۆید لە کەیسی مناڵێک بۆمان باز دەکات بە ناوی هانس، مناڵێکی 5 ساڵانە ترسی لە باوکی هەیە، بەڵام ناتوانێت ئەو ئینفعالاتانەی کە هەیەی بەرامبەر باوکی دەری بڕێت، ناچار ترسەکەی بە شێوازێک دەگوازێتەوە بۆ ترس لە ئەسپ. دواتر بیردۆزە ڕەفتارگەراییەکانمانەیە کە پێی وایە مرۆڤ یان مناڵ فێری ترس ئەبێت.
لە ئەسڵدا ئەزمونێک بوونی نییە کە مەترسیدار بوو بێت بەڵام بۆ نەبینیوێتی کەسێک بۆ پشیلەیە ڕاوی ناوە یاخود پشیلەیە کەسێک ئازاری پشیلەیەکی داوە پشیلەکە گازی لێگرتووە ئەو مناڵە لە خەیاڵی خۆیدا پشیلەی لا دەبێت بە سەرچاوی ترس پێی وایە ئاژەڵێکی مەترسیدارە یاخود هەندێک جار کەسەکە لە ڕێی جێڕانەوەوە بۆ منە دایک و باوک باسی ئەوە دەکات کە من جارێ لە جارەکان ئاوا بوو ئاوان بەسەرهات ترسێکی ئەوەندە زۆرم هەبوو لەو شتە مناڵەوە فکرەیەک وەردەگرێت کە شتە مەترسیدارە سەوارەت بە پرسیارەکەی بەڕێزت ئێستا دێمە سەری بەڵام پێشەوە مۆدلێکی ترمان هەیە مۆدلە پزیشکیەکان زیاتر ترس لێک دەدەنەوە وەکو هۆکارێک کە ینی هۆکارێکی بۆ ماوەیی یان فسیۆلۆزی هەبێت جەستەیی گۆڕانکاریەک هەندێک جین پێیان وایە بەرپرسە لە دروستکردنی ترس یاخود هەندێک گۆڕانکاری جەستەیی سەبارەت بەوەی کە زۆر جار دایک و باوک مناڵە ترسێنێت بەڵێ مۆدلێکمانەیە پێی دەڵێن ئەسۆسیێتیڤ مۆدل مۆدلی ناپەیوەندیدار واتە کەسەکە هیچ پەیوەندیەکی دوور و نزیک لەگەڵ ئەو شتە نەبووە بەڵام دایک باوک بە مەترسی ناوی ئەو شتە دەبات مناڵەکەش ترسی لا دروست دەبێت لەو شتە باشە لە سەرەتایە پرسیارەوەم کردوتم ترس چێ و هۆکارەکانی چیوتە کاتی زۆرە کاتە ئێستا پێمان بڵێ دیارچین و باوچین هۆکارەکانی کە ترس لە لای مناڵ بە تایبەتر دروستەکات چییە بەس بە تەنها خودی دایک و باوکەکەیە کە بۆی وا لە مناڵەکەیان کا دوورکرێتەوە لە شتێک بە بابەتێکی تری ترسێنن یاخود چییە؟ بەڵێ طبعا بەپێی زەمانەکان لێکدانەوە و هۆکارەکانی ترس لە زەمانێکەوە بۆ زەمانێکی تر جیاواز بووە تاوەکو زانست بەرەو پێشتر بڕوا دیراسەی زیاتر بکرێت دەگەینە سەرچاوی زیاتر بۆ دەستنیشانکردنی هۆکارەکانی ترس بە دیاریکراوی شتێکی دیاریکراو نییە بڵین خصوصان ئەوە هۆکارە بۆ دروستبوونی ئەو ترسا بەڵام بەگشتی باز لە دوو جۆر هۆکار دەکرێت بۆ ماوەیی و هۆکاری ژینگەی بۆ ماوەیەکە ئەو جیناتانە دەگرێتەوە کە بەرپرسن لە هەڵگواستنەوەی ئەو زانیاریانە لە دایک و باوک و لە نەوەکانی پێشترەوە بۆ ئێستا باپیرێک باوکێک ترسی هەبووە لەوەی کە بۆ نەترسی لە مریشک هەبووە مناڵەکەش بە هەمان شێواز ئەو زانیاریانە لە ڕێ و جینەوە دەگوازرێتەوە و ترسەکە بەردەوام دەبێت یاخود هەندێجار گۆڕانکاریەکی جەستەییە لە مناڵەکەدا تێکچوونی هۆرمۆنێکەوە دەکات کە ئەو مناڵە تووشی ترس بێت هۆکارە ژینگەیەکان زۆر جار وەکو ئەزمونێکی خراپە بۆ مناڵەکە جارێ لە جارەکان بەلای سەگێک تێپەڕیەوە نەیزانی ئەو سەگە پێشتر ئازار درراوە ئەو سەگاتوە پەلاماری ئەو مناڵە دەدات مناڵ لە خەیاڵی خۆیدا پێی وایە تەواوی سەگەکان لەڕوتان تەواوی سەگەکان زیان بەخشن بۆیە خۆی بە دوور دەگرێت لە ساک هەر کاتی چلەی نزیک دەبێتەوە کۆمەڵە گۆڕانکاری و ئینفعالات دروست دەبێت کە بۆی کۆنتترۆل ناکرێت بە ناچاری کەسەکە ناچارە خۆی بە دوور بگرێت ئەمە وەکو مناڵ کە بەریەکەوێت بەڵام زۆر جار دایک و باوک هۆکارێکن کە بەبێ ئەوەی خۆیان ئاگیان لێبێ ئەم ترساخەنە دڵی مناڵەکانیانەوە هەنی زۆر کات لە دەنگ بەرزکردنەوەیەک لە شەڕێکی نێوان خۆیانە یاخود زۆر جار لەوانەیە شتێک بۆ خۆشی بکەن گڵۆپێک لە پڕەکوژێنەوە ئەم مناڵە لەوانێت ترسێک لە دڵیا دروست بێ زۆر جارە مناڵە بێدەنگە بێ گۆشە گیرە بێت زۆر جارەمە لای کچی مناڵ زۆر ڕنگدانەوەی هەیە پێمان خۆشە ئەمانە کاریگەریان هەیە بۆ لە ڕای ڕەگەزی مێینە زیاتر ڕنگدانەوەی بێت و ترسەکە زیابێ و گۆشە گیرە بێت تا ئێستا وەکو زانیارێکی دروست نییە بۆمان باس بکات بۆچی کچ یان لە ئافرەتاندا ڕێژەی توشبوون بە ترس دوو ئەوەندەیە بەڵام منطقیەم بیری لێ بکەینەوە لەوانەیە ڕێگەزی نێر بە تایبەت لە مناڵدا زیاتر بەرکەوتنی هەبێت لەگەڵ شتە دەرەچیەکان و زیاتر ڕوبەڕووی زیاتر ئامادەباشی تێدا بێت زیاتر قووەت و بەرگریەکی دەرونی تێدا بێت بۆ ڕوبەڕووبوونەوە واتە بە جۆرە لە جۆرەکان دەتوانێت ئەوەی کە لە ناخیدا بەسەری دازاڵ بێت بەڵام لە ئافرەتاندا ڕەنگە بەهۆی کللتور و کۆمەلگە و کۆمەڵە شتەوە کەمتر ئەو دەرفەتە هەبوو بێت بۆی کەسەکە بتوانێت ڕوبەڕووی بێتەوە چەند جارێک و بەسەریدا زاڵ بێت باشە مامۆستا گەر مناڵێک لە بابەتێک لە شتێک ترسێنرابێ و ترسا بێت ئەم ترسە لە ناخیابوونی هەبێ ئەم ترسە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر کەسایەتی ئەم مناڵە دروست دەکات بەڵێ طبعا یەکەم شت کاریگەریەکان ئەگەر پۆلیۆم بکەین هەرو دقەیە کۆمەڵێک ئینفعالی جەسەدی دروست دەبێت بۆ منە حەز بە تومبوونێکی زۆر دەکات لە سنجیدا
هەناسەی بە قورسی بۆ درێ لەرزینێکی زۆری بۆ دروست دەبێ هەندێک جار دەکاتە حەدی هێڵنجدان و ڕشانەوە و بورانەوەشی تێ دەکەوێت ئەگەر ترسەکە زۆر توند بێت عرەقکردنەوە لەرزین ئەوانە نیشانە جەستەیەکانن خۆگەر ئەو ترسا بەردەوام بێت و بەرکەوتنی مناڵەکە کەسەکە لەگەڵ سەرچاوی ترسەکە زۆر بێت ئەوە دەکرێت بێتە هۆی توشببوونی لاوازێک لە گورچیلەکانی کەسەکەدا و لە ڕووی جەسەدیەوە یاخود دابەزینی مەناعە لە ڕووی دەرونیەوە ترس کە بەردەوام بوو لەوانێ بگۆڕێ بۆ دڵ ڕاوچێ بۆ خەمۆچی بۆ تۆقین چۆن دەگۆڕێ بۆ تۆقین بۆ نە کەسەکە لە خەیاڵی خۆیدا خۆی خودی ترس نەخۆشیە ئەبێ بە نەخۆشی داندێ بەڵێ ترسی تایبەتمانەیە دڵ ڕاوچێ کۆمەڵایەتیمانێ دڵ ڕاوچێ گشتیمانێ ئەوانە هەموو دەچنە قاڵبی ترسەوە و هەمویان لە چوارچەوەی گرفتە دەرونیەکاندا بە پێی ڕێبەرە جیهانیەکاندا جێبووتەوە باشە ئەگەر خۆمان بمانەوێ ئەم مناڵە لەوانێ مناڵێکی تەندروست بێ بەڵام ئێمە گەورەکانمانێ ئەم مناڵە نەترسێت یعنی ئاش ناکەین بە شتەکە ئێمە لە کۆنا کە مناڵ بووین و ئەم ئاژەڵەوە بۆ هێنین لێ ترسین لە پشیلا ترسین لە سەگە ترسین زۆر کەس زۆر لە مێرووە ترسا بەڕاستی ینی زۆر کەسەیە تا ئێستاژە و ئەوەی تایە چۆن بتوانین ئاشنایان بکەین باوانە ینی بۆ نمونە بعد نەڕێن ئاژەڵە ماڵێکانە لە کۆڵانەکەی خۆمانە پشیلێکە بینی قاچی شکاوە ینی مناڵەکە پێی بڵێ ئەها ئەوە قاچی شکاوە ئەمیش بێچووی هەیە ئەمیش مناڵی هەیە ینی بە شێوازی تێگەێنی ترسی نەبێ بووی سەگێک بە هەمان شێوە ئەو شتانەی کە بۆ نمونە پێویستی بەوەیە کە مناڵە بەرکەوتنی هەیە ئێستا زۆر مناڵ مامۆسازانی لەو ژوورا ترسێکە لێخەوێ دایک لەبەرەوەی کردوێتی بە مۆدا بێ ژووری خۆی هەبێ ئێوە مناڵە لی ئەترسێ چۆن ئێمە ئاشنایان کەین بەم شێوازە ترسان بۆی کە لی نەترسێت بەشی زۆری ترسی مناڵ یان وەرگرتنە لە ڕێی جێڕانەوە دەوروبەرەوە یاخود لێکدانەوەی کەسەکەیە ئێمە بۆی ترسێک چارەسەر بکەین یەکەمین شت ئەوەی کە گرنگەدان بە ترسی مناڵەکەدا بنێ ئاساییە کە تۆ هەست بە ترس بکەیت لی تێ بگەین ینی مڕونیەتێک و نەرمونیانیەکمان هەبێ بەرامبەر ئەو ترسی مناڵەکە چکە ئێمە بە توندی ناتوانین ئەو ترسە چارەسەر بکەین لی تێ بگەین بزانین چ شتێک هۆکارە چی وای کردو تۆ ترس لەو ژوورە هەبێ بە تەنیا پێ دوایە چی ڕوەداد ئەگەر بە تەنها بمێنیەوە بۆ نەدەڵە پێم وایە کەسێک بۆم دێت پێم وایە شتێکی وا دەبێت پێم وایە ئەوە دەبێت ئەو پێم وایە فکرە بیرۆکەیەکە بیرکردنەوەیەکە کە درێژە بەمانەوەی ئەو ترسەدات تەمەەن قورسە وەکو کەسێکی ناپڕۆفیشناڵ و ناپسپۆر لە بواری دەرونیدا تاڕادەیەک زەحمەتە چارەسەرکردنی ئەو ترسە چکە هەندێک جار ئێمە تووشی هەڵە دەبین مناڵەکە بەنیەتی چارەسەرکردن دەستی بۆ ئەبین بەڵام دەیگەین بە حەدی تۆقین کە بەرزترین ڕێژەی دڵە ڕاوچیە بۆیە ئەگەر شێوازێکی مامەڵەکردنی تەندروست نەبێ ڕەنگە لە بری چارەسەریەکە خراپتر بێت باشە شێوازی مامەڵە تەندروستەکە چییە؟ یەکەمیان دانانە بەو ترسەی کە کەسەکە هەیەی دومیان بە ئاساییکردنەوەی ترسەکەیەتی تەناتوانی زۆر کەسی تریشە بۆ پێشتریش و ئێستاژ ئەم ترسیانە بووە بەڵام زۆریش لەوان چارەسەریشیان کرد و بزانین ئایا هۆکاری پشتی ئەو ترسەتی ئایا خەوێکی ناخۆشی بینیوە ئایا بیرۆکەیەکە ئایا هاوڕێکانی بینیوانە ئایا لە یوتیوب بینیوێتی کە شتێکی ترسناک لەو مووقیفەدا ڕوویداوە ئیشکردن لەسەر ئەوانە بە ئەندازەیەکی دیاریکراو کە لە توانای دایک و باوکە ڕەنگە یارمەتی دەربێت بەڵام بەیت شێوازێک مناڵەکە سەرزەنش نەکرێت لۆمە نەکرێت لەبەرەوەی ئەو ترسەی هەیە ئەگەر ئەو فکرەیە لە مێشتی من و تۆشابێ وەکو دایک و باو کەمانە و ترسەمان دەبێت بۆ شتە ڕاست بۆیە تێگەیشتن پردی چارەسەریە پردی هاوکاریکردنە و لە هەمووی گرنگترەوەی کە کاتە ئێمە دەزانین ناتوانین مامەڵەی مناڵەکەمان لەگەڵ سەرچاوی ترسەکە بەرەو چارەسەری بەرین شتێکی ئاسایی بێت لامان کە هەنگاو بنین بۆ چارەسەرێکی پرۆفیشناڵ لەلایەن پزیشکێک یاخود لەلایەن چارەسەرکارێکی دەرونی زۆر باشە مامۆساوەکو دوایین پرسیاری من هەر منش دەچێتە بواریکەوەی کە مناڵە ترسیلانە بێت ئێستا بەهۆی ئەوەی کە مناڵەکان لە نێو سیتیەکان ئاژین ینی لە شوێنە شوقەکان ئاژین یانی تێکەڵبوونی مناڵ کەم بووە لەگەڵ مناڵات کامە خۆی بۆ خۆی لەوانەی کۆمەڵە ترسلاب بەرێ چکە زمانێکی جیاوازی خۆیانەیە گیانی مناڵ جیاوازترە مناڵ کە ئەمەنە لە ماڵەوە داینیت و تێکەڵی مناڵ نەبێت و ئاشنا نەبێ بە کەسی کە ئەمەش نابێتە بەشێکی ترس بکەم مناڵە زۆر جار هەر با بە ڕوونتر قسەکەین سەردانی ماڵێکەکەی مناڵەکە ڕاکاتە ژوورێکەوە ئەمە وای نەکردووە کە مناڵانە ترسیان لا دروست ببێت دروستە ڕێک وایە
زۆر لەو کارامەیانەی کە مناڵ لە نێو مناڵان فێری دەبێت من و تۆک دایک و باوک قسە بتوانین فێریکەین ئەو خاڵێک تر بینە پێش چاوت ئەگەر 20 ساڵێک پێش ئێستا پێیان گوتبین تۆ پێویستە سەفەرکەی بە فڕۆکە چەند ترسمانە بوو کە لە خۆ بیرمان دەکردو فڕۆکەی لەو ئاسمانەیە و پارچە ئاسنێکە تێپەڕبوونی مروروی زەمن و دوورکەوتنەوەی مرۆڤ لە سروشت و لەو ڕۆتیناتی کە پێشووتر هەبووە تا ڕادەیەک سەرچاوی ترس بەرهەمدەێنێت بۆ لە خانە کۆنە قوڕەکاندا پێشووتر لە زۆربەی زۆری ماڵەکان مشک بوونی هەبوو بەڵام ئێستا فەرمون مشکێک بخە ناو شوقەیەکەوە بزانە چی ڕوەدات هەموو ئەو مناڵ و بە گەورەکانی شەو ڕوبڕووی و مشکە دەبوونەوە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی مرۆڤ تا ڕادەیەک دوورکەوتنەوەی لە سروشتەوە پێوە دیارە زیاتر ترسی بۆ دروست دەبێت لە ئاژەڵ لە مووقیفە کۆمەڵایەتیەکان لە هەموو ئەوانە دەستە خۆش بەمان سپاس بۆ زانیاریەکانت مادوومان کردی گەیاند بێت ئێمەش